Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kommer! Här! Kom upp! Gut! Gut där! Forward!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Doe Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Sincero, a aula de novo, do sexto, que aula?
Femleri tam bir bakmayan bir bela şimdi. Hadi şimdi. Ulan bu ne ki lan? Ulan bu tane ne oldu? Bra Gabriel. Jak to označeno, paš? Afonka. Super, prazer. Vou ver se vai Doe Ries! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Nasıl da kullanmıyor. Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar! Into doing one year. Do see Hindi pa siya. Ang wrestling na ba? Ama güzel kral. Bakış şimdi yapamaz. Bir silse de Здесь не выполняется. Çeşit neferi getirdi değil mi falan.
Dougie! Hey! Kom on! Hey! Kom op! Goed! Volgende! Хороша шизла. Прям не наши.
Hey! Come on! Hey! Come on! Good! Like that! Forward, Joe!
A který vážně?
Marco però è stato basso per me. Olay abi en kötü. Nasıl tozlaşıyla.
يا وصل يا ديالي يا اخوان مالك يا وصل ديالي بس خطأ صار ما في إلى الثمانين والله كاميرمان يعني كم بو مجموعي كانت شون بابا خاو مجموعي بابا رجعوا يكرمون كان كل اسمان بكاميرمان فريق يكرم من يعني اختيار فأنا يا ابن والله لا باري شو شواري تجنا طبعا وحدان أبي أحسن شش درجة بلا بلا Daniel Şırcın. دوشت یا جوام کرد تو پاسان
Sabe onde é que tem você? Tamam. يشمني بعات نيو دير جمع رجال شر يو با دوان سيزن في الكتب شغال Bien pena du tout. C'est d'accord. Senin finalin şu anda Çiğdem'e Bıktım.
جانا ولا باشا سلام Sino malaki na, hindi ko maligo. Mga sige! Ano daw? Sige! Wala! سیران باشا Birisi yola çıkıyor. dolaşıyor ya. ولا تعري والله بيكون لا والله قلت زين قلت انا يا اخي لو دي قاسيت يا ابو ولا نضرك يا ايش درفتك كان قص انا بدايتي بقلبي كمان كان 2 دقائق اخيره او تخوا كفرني يا فرصة فوتني شو تقولي ده شو وە خۆتانەزان یەکەم یاری خۆناغی دووەم بوو بۆ هەردوو لا سەهب بوو یانی سیروان نوێژێکەکە لەیانە باشەکان ینی ئەتوانم بڵێم باشترین فەریقە لە دەوری کوردستان تیپێکی منەظەمە زۆر باشن بۆ خۆتان لە دیار تۆپانێکە بوون جێم یەکەمە زۆر باش بووین ئەمانتوانی ینی هیچ نەبێ بە گۆڵێ 2 گۆڵ زیاتریش تۆمارکەین مۆفەق نەبوون لە جێمی دۆم سیروانیە باشتر داخل بوو باشتر لە ئێمە زیاتر پرێستر گەمەی دەکرد بۆ خۆتانزان لە دەقانی ئاخریش بەختی ئاوەرمان نەبوو ئەمانتوانی سێ خاڵەکەەوە دەستبین ئەوانش بە هەمان شێوەیان توانی ئیشاڵا بتوانین لە یاریەکانی تر بەردەوام بین و بچینە سەر ڕێچکی سەرکەوتن بەڕاستی تیپەکەمان لە بارودۆخی پێشمەرگە لە بیدایەتەوە بڵین لە بناغەوە کە دانراوە تیپەکەی با بڵین تۆکمە نەبووە ینی بۆ خۆتان لەوانەیە شتانە ئاگادار بن من ناتوانم کۆمەڵە چمە ناوەڕۆکی کۆمەڵە هێشتەوە بەس ئەتوانم بڵێم ئێستا فەریقمان زۆر باشە بە هاتنی کۆمەڵی یاریزانی تازە فەریقمان منەظەمترە باشتر تۆپانەیەکەین ئەتوانین ینی قووەتی ئەومانەیە ببینەوە قووەتی ئەومانەیە بچینە ڕیزبەندی پێشەوە سەرەتا بەنای خی گەورە ئەتوانم بڵێم ئەمڕۆ یاریکی زۆر باشمان کرد خاستن جیمی دووەم کە داغڵی یاریەکە بووین لە جیمی دووەمە بڵێم زیاتر لە 4-5 فرسە
لە کۆتاییەکانیش فرسەمان بوو بەڵام موفق نەبین نەگۆڵکردن بەڵامیان بە ئەنجامەکە ڕازین لێتانە شارینە پێشمەگەر لە چاو مەرحەلەی یەکەمە تیپێکی جیاوازە تیپێکی باشە بەڵام ئێمە ئەماتوانی ئەمڕۆسی خەڵەکە بە دەست بێنین بە حکمیەوەی کە فرسەی زۆرمان فەوتان بەڵام ئەوەی تۆپێنە ئینشاءالله لارەکانی کە تاویزەکەین انشاءالله